بەڕێز مەسرور بارزانی پێشوازی لە شاندێکی باڵای پیاوانی ئاینی مەسیحی دەکات. ئەمڕۆ 13/6/2017 بەڕێز مەسرور بارزانی ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان لە میانەی پێشوازیکردنی لە شاندێکی باڵای پیاوانی ئاینی مەسیحی بە سەرۆکایەتی مەتران بەشار وەردە و نیکۆدیمس داود شەرەف ڕایگەیاند کە هەرێمی کوردستان هەر بە پەناگەی ئارام دەمێنێتەوە بۆ هەموو ئەوانەی لەدەست شەڕ و توند و تیژیەوە ڕووی تێدەکەن. لە دانیشتنێکدا کە بە ئامادەبوونی خالید جەمال ئەلبێر بەڕێوەبەری گشتی کاروباری مەسیحیان لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوەچوو گفتوگۆ لەبارەی ڕەوشی ناوچە ڕزگاربووەکانی دەستی داعش و قۆناغی دواتری عێراق و پرۆسەی ڕێفراندۆم کرا کە بڕیارە لە 25 ئەیلولی ئەمساڵ لە سەرانسەری هەرێمی کوردستاندا بەڕێوە بچێت. شاندی میوان سوپاسی هەرێمی کوردستانیان کرد بۆ حەوانەوە و داڵدەدان و یارمەتیدانی ئاوارەکان بەگشتی و کۆمەڵگەی مەسیحی بە تایبەتی و دووپاتیان لەوە کردەوە کە ئەوان هەرێمی کوردستان بە وڵاتی خۆیان دەزانن و هیچ کاتێک نمونەی ئەو پێکەوە ژیانە برایەتیانە و یارمەتیەکانی لەبیر ناکەن. لە بەرامبەردا بەڕێز مەسرور بارزانی تیشکی خستە سەر فەرهەنگی لێبوردەیی و پێکەوە ژیانی نێوان پێکاتە جیاوازەکان لە هەرێمی کوردستان و درێژەدان بە پتەوکردنیان وەڕایگەیاند. ئێمە لە هەرێمی کوردستان سوورین و بڕیارمانداوە کە باشترین مۆدەلی پێکەوە ژیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ گشت پێکاتەکان لە هەرێمی کوردستان پێشکەش بکەین. دووپاتیشی کردەوە کە هەمیشە هەرێمی کوردستان بەو پەناگە ئارامە دەمێنێتەوە بۆ هەموو ئەوانەی لەدەست شەڕ و توند و تیژیەکانەوە پەنای بۆ دەهێنن وەکو چۆن پێشتریش لەدەست زوڵم و زۆریەکان پەنایان بۆ چیاکانی کوردستان دەهێنا. هەر لەم دانیشتنەدا باس لە ڕەوش و چۆنیەتی بەڕێوەبردننی ناوچە ڕزگاربووەکان لە پارێزگای نینەوە کرا. پەیوەست بە مەفی مەسیحیەکانی دەشتی نینەوە ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان دڵنیایی بە شاندی باڵای پیاوانی ئاینی مەسیحیدا کە هەرێمی کوردستان پشتیوانی لەوە دەکات کە ئەوان خۆیان ناوچەکانی خۆیان بەڕێوەبرن و ڕایگەیاند. هەرێمی کوردستان لە پاراستنی مافی مەسیحیان و گروپە ئاینی و نەتەوەیەکانی دیکە بەردەوام دەبێت و لەژێر هیچ بارودۆخێکدا پاشەکشە لەو پرەنسیپە ناکات.